ئامادەبوانی بەڕێز ئێستا هەموومان بەیەکەوە پێشوازی لە قوبادی مام جەلالەکەین، قوبادی خزمەت، قوبادی هەلیکار، قوبادی ئارامی. سەرۆکی لیست با بفەرمێ. زۆر سپاس. شەوی هەفتەی مانگ لەسەر هەژدەی مانگی 12 2012 ئاگادار نەبووم، تەلەفۆنەکەم داخرا بوو، جەڕەسی ماڵەکەم هەر لەیەدا و هەر لەیەدا کاتژمێر دەوری یەکی بەیانی بوو. حەمەی پاسەوانم لە دەرگایدا کە دەرگاکەم کردەوە، وتی پەلەیە تەلەفۆنێ بۆ دایکت کە خەبەرێکی ناخۆشمان هەیە. تەلەفۆنم لەگەڵ دایکم کرد، پێی وتم مام جەڵتەی لێدا بوو، پێی وتم کە جددی بوو. ئەو شەوە عێراق جەڵتەی لێدا، ئەو شەوە کوردستان جەڵتەی لێدا، ئەو شەوە یەکێتی جەڵتەی لێدا. و دوای 5 ساڵ خەبات مام بەجێی هێشتی. لەم 5 ساڵە عێراق، کوردستان و یەکێتی هەمووی تووشی گرفت بوون. بەڵام مام ڕنگ بە ئێمەی بەجێ هێشت بێت، بەڵام ڕێبازەکەی لەگەڵمانایە. ئێمە ڕێبازەکەی مام جەلالین، ئێوە ڕێبازەکەی مام جەلالن. یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێبازەکەی مام جەلالە. کۆیە ئەو شوێنە بوو کە مام ئەیوت، هەمیشە ئەیوت لە کۆیە دڵم لێیە. بۆیە ئێمە ئەبێ لە کۆیەی مامەوە مەشخەڵی سەرخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕابگەیەنین لەم هەڵبژاردنەی پەرلەمانی کوردستان. بەردەوام بین لە خەباتەکەی هەواڵ مام جەلال، پەیڕەوی ڕێبازەکەی مام جەلال بکەین، تاکو ئەو ڕێبازەی کە لە پێناوی ئاشتی بوو، ئەو ڕێبازەی کە لە پێناوی دیموکراسی بوو، ئەو ڕێبازەی کە لە پێناوی مافی مرۆڤ بوو و لە پێناوی مافی چارەی خۆنووسین بوو، بێتە دی. هێزی مام، وتەکانی مام، هەنگاوەکانی مام، سیاسەتەکانی مام هیچیان شاراوە نەبوون، هیچیان نهێنی نەبوون، ڕوون و ئاشکرا بوون بۆ هەموو ئەوانەی کە خۆیان بە پارێزەر و دڵسۆزی ڕێبازەکەی مام بوون. بۆ ئێمە بەکاریان نەهێنین، بڵێنتان پێدەدەین. ئەو ڕێبازەی مام پەیڕەوەکەین، نەک تەنها بۆ ئەوەی ئێمە بیر لە ڕابردوو بکەینەوە، نەخێر، ئێمە پارێزەری ڕێبازەکەی هەواڵ مام جەلالە بین و ڕێبازەکەی پەیڕەوەکەین، تاکو نەخشە ڕێگایەک بۆ سەرخستن و سەرکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەرێمی کوردستان ڕابگەیەنین. کوردستانێک کە ئایندەکەی ئارام بێت، کوردستانێک کە گەنجەکانمان هەلیکاریان بۆ بەڕەخسێنێت، کوردستانێک کە لە ئایندەکەیدا حکوومەتێکی بەهێزی هەبێ، تاکو خزمەتگوزاریەکی باشتر پێشکەش بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بکات. هەواڵان زۆر کەس هاتوون و زۆر بەڵێنیان پێشکەش کردوون، بەڵێنی زۆر گەورە و بریقەدار، بەڵام بەڵێنی بێکردار. بینیومانە قسەکانیان
چه ئەنجامێکی هەبووە بینیومانە بەڵێنەکانیان بۆ گۆڕانکاری و بۆ بێرە و دیموکراسی بوون چه ئەنجامێکی هەبووە خۆتان بینیوتانە ئەم کۆیەی حیاتە بینیوێتی بینیویشمانە کە چۆن ئەو نائارامیەی کە یێخەی کوردستانی گرتووە ئەو نائارامیە سیاسیە و کۆمەڵایەتیەی کە بۆ 10 ساڵە زیاترە یێخەی کوردستانی کردووە چ کاریگەریەکی سلبی هەبووە لەسەر گەشەپێدانی کوردستان چۆن ڕێگر بووە لە بەردەوامبوون لە ئاوەدانکردنەوەی کوردستان بینیومانە چۆن نەوت کە ئەلێرە لەم شیواشۆکە کە چەند نزیکە لە کوردستان لە جیاتیەوەی ببێتە خێر و خزمەتێک بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بووەتە خاڵێکی نیگەرانی و تووڕەیی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەوانەی کە بەڵێنی زۆریاندا زۆر کەمیان بەدەستهێنا و بۆ دوای چەندەها ساڵ بۆ دواگەڕان بە دوای بەدیلێک بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان خەڵکی بە شەرەفی کوردستان کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆیان ڕوون بووەتەوە کە تاکە بەدیل بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان تەنها یەکێتی نیشتیمانی کوردستانە یەکێتیەکی بەهێز یەکێتیەک کە پابەند بێ بە ڕێبازەکەی مام یەکێتیەک کە پشتی ئەستور بێ بە گەنجی خوێنگەرمی ئەم سەردەما هەواڵان 13 ڕۆژمان ماوە 13 ڕۆژمان ماوە بۆ سەرخستنی یەکێتی 13 ڕۆژمان ماوە بۆ گەڕانەوەی هێز و هاوسەنگی بۆ کوردستان بۆ بەدیهێنان و جێبەجێکردنی ڕێبازەکەی مام 13 ڕۆژمان ماوە بۆ ئەوەی ئێمە بتوانین بە قووەتی ئێوە بە هێزی ئێوە کوردستان ئارام بکەینەوە هەلی کار زیاد بکەین لە کوردستان و خزمەتگوزاریەکی باشتر بگەێنین بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بە هێزی ئێوە و بە دەنگی ئێوە بە قووەتی ئێوە ئەتوانین ڕزگارمان بێ لە نەوت ئەتوانین بە هێزی ئێوە ڕێکەوین لەگەڵ بەغدا تاکو کێشەی نەوت نەمێنێ لە بینی هەرێمی کوردستان و عێراق تاکو بتوانین تەرکیز بخەینە سەر ئەو بابەتانەی کە خەڵکی کوردستان و بە تایبەت خەڵکی ئەم دەبەرە لایەن گرنگە کە گەشەپێدانی ئابووریە کە بە هەمە جۆرکردنی ئابووریە کە گرنگیدانە بە کشت و کاڵ کە گرنگیدانە بە پیشەسازی کشت و کاڵ کە گرنگیدانە بە پیشەسازی کە گرنگیدانە بە کەرتی گەشتیاری گرنگیدان بەم کەرتانە دوورکەوتنەوە لە پشت بەستن بە نەوت هەم کوردستان ئارامەکاتەوە هەم ئابووری کوردستان هەمە جۆرەکاتەوە کەەوە هەم ئابووریەکی بەهێز دەبێ هەم دەیان هەزار هەلی کار دەڕەخسێنێت ئێمە ئەتوانین ئەمە جێبەجێ بکەین بە بەدیهێنان و بە جێبەجێکردنی ئەم سیاسەتەمان حکوومەتەکەی خۆمان بەهێزەکەینەوە توانای حکوومەت بۆ باشترکردنی ئەو خزمەتگوزاریانەتان بۆ بەهێزەکەینەوە ئێمە ئەمەمان پێدەکرێ هەواڵان نەک ئەوانەی کە ئەیانەوێ دۆخەکە هەر وەکو خۆیان وەکو ئێستا بمێنێتەوە ئێمە ئەمەمان پێ ئەکرێ هەواڵان نەک ئەو کەسانەی کە تەنها ئەتوانن قسە بکەن و ببۆڵێنن لەسەر شاشەکانی تەلەڤیزیۆن بۆ ئێمە ئەمەمان پێ ئەکرێ لەبەرەوەی کە ئێمە توانیومانە بەڵێنەکانی خۆمان جێبەجێ بکەین ئێمە ئەو بەڵێنانەی کە پێشکەشی کۆمەڵانی خەڵکی کوردستانمان کردووە جێبەجێمان کردووە ئێمە بەڵێنماندا کە خاک و نیستیمانی کوردستان بپارێزین پێشمەرگە قارەمانەکانمان کە بەشێکی زۆریان کوڕ و برا و خەڵکی ئەم کۆیەی خۆشەویستە بووە چون خاک و نیشتیمانیان پاراست کە قەیرانی دارایی ڕووی لە کوردستان کرد یەکێتی نیشتیمانی کوردستان بوو ڕای نەکرد لە مەسئولیەت هەندێک لایەنی تر کە زۆر قسەی گەورەیانە کرد لەسەر تەلەڤیزیۆن ڕایان کرد لە مەسئولیەت ئێمەیان بەجێ هێشت لە ناو حکوومەتەکەیە بەڵام لە جاتیەوەی ئێمەش ببینە بۆڵە بۆڵکەر و بیخەنە خەتای یەکێکی تر نەخێر ئەوە ڕێبازەکەی مام نییە ئەوە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان نییە شانماندایە بەری و هەوڵماندا ئەو بینالارەی حکوومەتمان بەرەو ڕاستکردنەوە کرد موچەیەکی زۆر بە ناحەقی ئەدرا بە کەسانێک کە
دوو موچە یان سێ موچە یان چوار موچەیان بە نایاسایی وەرەگرت ئێمە هەستاین بە جێبەجێکردنی بەرنامەی بایۆمەتری تاکو و ڕێگری لەو دیاردە ناخۆشە بکەین ئێمە هاتین شەڕمان کرد لەسەر شەفافکردنی پرۆسەی نەوت و گاز لە کوردستان ئێمە سەرەڕەمی چاکسازیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بووین کە ئەمانە بوونەتە هۆی هۆکارێکی گرنگ و کاریگەر تاکو بتوانین دەستکاری ڕێژەی موچە بکەینەوە تاکو بتوانین بە قووەتی چاکسازیەکانمانەوە بەڵێنتان پێدەدەین شتێک ناهێڵین لەناو کوردستان کە ناوی پاشەکەوتی موچە بێ و ئەو بڕە پاشەکەوت کراوەی ئێوەش بۆتانە گەڕێنینەوە لەسەر حسابەکانتان چکەن چاکسازیەکانمان خەریکن سەرەگرێن. ڕۆژ بە ڕۆژ ئابووری کوردستان خەریکە باشە بێتەوە کە ئابووریەکەمان بەرەو باشیە ڕوات پرۆژە خزمەتگوزاریەکانیش بەرەبەرە دەستەکەونەوە بەکار زۆر گرنگی ئەدەین بەم ناوچەیە من زۆر ناڕازیم لەو جادەی کە لێرەیە کراوە کە بە ناوی هەواڵ مام جەلالەوە کراوە ئەو جادەیە چاک دەکەینەوە تاکو جادەیەک لەم کۆیە بێ کە شایستەی ئەو ناوە بێ کە پێی دراوە ئێمە گرنگی ئەدەین بە کارگەکانی ئەم ناوچەیە تاکو کارگەی زیاتر هەبێ لێرە گرنگی ئەدەین بە کشت و کاڵ لەم ناوچەیە تاکو ئەم عەرزە بە پیتەی ئێرە تەنها نەوتی ڕەشی لێ دەرنەهێ بەڵکو بەرووبوومێکی خۆماڵی لێ دەربێت کە بتوانێت نەک تەنها بازاڕی کوردستان پڕکاتەوە بەڵکو تەواوی بازاڕی عێراقیش پڕ بکاتەوە بە بەهێزبوونی ئابووری کوردستان توانای حکوومەتەکەشمان بەهێزتر بێتەوە تاکو بتوانین خزمەتگوزاریەکی باشتر پدان پێشکەشکەین بەڕاگەیاندنی بەرنامەی خزمەتمان ڕوتیناتان بۆ کەمەکەینەوە شێوازی مامەڵەی حکوومەتتان بۆ باشترەکەینەوە ووا ئەکەین ئەو دەسەڵاتەی کە ئێستا لە هەولێرەیە بۆتانە گەڕێنینەوە بۆ کۆیە تاکو چیتر پێویست نەکا خەڵک لە کۆیەوە سواری سیارە بێ و بێ بۆ هەولێر تاکو مامەڵەی ڕۆژانەی خۆی بۆ جێبەجێ بکرێت بۆیە داواکارین لێتان لە ئێستەوە لەم سیانزە ڕۆژەی کە ماومانە زۆرترین دەنگ کۆ بکەینەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماڵ و کەس و کاری خۆمانەوە دەست پێ بکەین لەگەڵ دراوسێکانمانە قسە بکەین لەگەڵ هاوڕێ و هەواڵەکانمانە قسە بکەین هەر یەکەمان لێرە چەندین کەس ئەناسین کە دەنگیاندا بەلایەنێکی تر لە هەڵبژاردننی ڕابردوو بچین قسەیان لەگەڵ کەینەوە لێیان پرسین ئایا ئەو دەنگەی کە داتان بەلایەنێکی تر چ سوودێکی هەبوو بۆتان چ خزمەتگوزاریەکی پێگەیشتن چ چاکسازیەکی بەدیهێنا دڵنیا بن لەوەی کە ئەتوانن قەناعەتیان پێ بکەن کە تاکە هێز کە بتوانێ هاوسەنگی هێز لە کوردستان ڕاست بکاتەوە کە بتوانێ یەکێتی بە قووەتێکی زیاتر لە 18 کورسیەوە بنێرێتەوە ناو پەرلەمان تاکو شەڕ بکا لەسەر ماف و داواکاریەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستانە هەمووتان لێرە چەند کەسێکە ناسن کە ڕنگ بێ لە هەڵبژاردننی ڕابردوو بێئومێد ببوون و ڕنگ بێ دەنگیان نەدابوو بێ لە هەڵبژاردنەکەیە داواکارم بچن قسەیان لەگەڵا بکەنەوە پێیان بڵێن دەنگ نەدانتان تەنها و تەنها پارتی دیموکراتی کوردستان ڕازیەکە بۆیە با پارتی دیموکراتی کوردستان ڕازی نەکەین با یەکێتی نیشتیمانی کوردستان ڕازی بکەین با یەکێتی نیشتیمانی کوردستان بەهێز بکەین با دەنگ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کۆ بکەینەوە شکەن یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو حزبەیە کە ئەتوانێ بەرپرسانە مامەڵە لەگەڵ دۆخە هەستیارەکان بکات یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هێزەیە کە ئەتوانێ ڕێگر بێ لەوەی کە یەک حزب تاکڕەوانە حکومڕان بێ لەم کوردستانە و کوردستانێکمان بەرە و عاقارێکی خەتەر ببا لەگەڵمان بن لەگەڵتانە بین بۆ ئارامی بۆ هەلی کار بۆ خزمەت بۆ کوردستان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ لیستی شەهیدان بۆ لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەواڵ مام جەلال هەر شاد و هەر سەربەرز و هەر سەرکەوتوو بن پێکەوە بە یەک دەنگ وەکو یەک ڕەنگ کە یەک حزبین بۆ یەک کوردستان با پێکەوە بیڵێنەوە بۆ ئارامی بۆ هەلی کار بۆ خزمەت بۆ ئارامی بۆ هەلی کار بۆ خزمەت بۆ هەواڵ مام جەلال